لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی کەم کردەوە و لا ڕێگەی پاشەکەوتەوە بڕێک لە موچەکانی لای خۆی هێشتەوە. ئێستاش حکوومەت لە هەوڵی ئەوەدایە موچە خۆران لە داهاتوو لە ڕێگەی بانکەوە موچەکانیان وەربگرن و لیستی موچەی فەرمانبەرانیش بە ئەلکترۆنی بکرێت. جوانترین زمانەش بۆ ئەوەیە کە تۆ لە ڕێگەی کارتەوە بێ کارتی بانقیەوە بێ یاخود لە ڕێگەی هەندێک لە ئەو هەنگاو ئیداریانێکی بێ کە لە ڕێگەی ژمێریارەکانەوە دەتوانانی هەنگاوی بۆ بنی هەندێک لەو موچە خۆرانە کە قەرزێکی زۆریان لەسەرە چ قەرزی باج بێ خانوبەرە بێ و هەروە ڕسوماتەکانی وەزارەتی ناوخۆ بێ یاخود وەزارەتی شارەوانی بێ دەتوان لە ڕێگەی و پاشەکەوتەوە سیستەمێکی واب دۆزنەوە کە هاوڵاتی ڕێگەی و باشەکەوتەوە قەرزی خۆی بداتەوە کەمێک قەرزەکانی سەر شانی حکوومەتیش کەمەکە و هاوڵاتیش ئیلتزامتر ئەکەی بە پێدانی قەرزەکانی سەرشانیان. بڕیاری بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەران لەگەڵ ئەوەی دەبێتەوە کاری دادپەروەری لە نێوان موچەخۆران هۆکارێکیشە بۆ ڕێگریکردن لەو کەسانەی زیاتر لە یەک موچە وەردەگرن. مامۆستایەکی زانکۆش دەڵێت هەنگاونان بۆ بە ئەلکترۆنیکردنی موچە متمانەی فەرمانبەران بۆ لای حکوومەت دەجێڕێتەوە. ئەگەر جدیات هەبێ لە جێبەجێکردنی ئەو بەرنامەوەکو خۆی دەبێتە هۆی دەستە بەردارکردنی شەفافیەتێکی باش لە قائیمەی موچەی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە تا ئێستا گومان و پرسیاری زۆر هەیە لەسەر لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەوەی زۆر جار دەگوترێت کە موچەخۆرانی هەرێم ڕێژەیەکی بەرچاویان تێدایە کە زیاتر لە موچەیەک و دوو موچە وەردەگرن. حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی زیاتر لە 1,400,000 موچەخۆرە و 2 ساڵە فەرمانبەران لە چاوەڕوانی باشبوونی ڕەوشی ئابووری هەرێمی کوردستانن چونکە سەرباری پێنەدانی چەند مانگێکی موچەی ساڵی ڕابردوو بۆ 8 مانجیش دەچێت حکوومەت بەشێک لە موچەی فەرمانبەرانی لای خۆی وەک پاشەکەوت دەجێڕێتەوە. بەوتەی ئابووری ناسانیش بە ئەلکترۆنیکردنی موچە دڵنیایی بۆ موچەخۆران دەجێڕێتەوە و ئەرچی حکوومەتیش بۆ دابینکردنی موچە ئاسانتر دەکات. قارەمانزۆر، کورسات نیوز، هەولێر.